کە ئاسمانێ بیانیدا بەلاف دەبوون ئاگرکەتیە دل من خۆی شەرمەندەی زەوی نەکرد چنار بیت من ڕووبارت بم. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ و ڕەنگەوڕەنگەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەست پێ دەکەین. کتێبی منداڵانی گەڕەکی هیوا قادر لە کوردیەوە کرایە فارسی و لە ڕێوڕەسمێکدا لە بانا بڵاو کرایەوە. کتێبەکە لەلایەن بابەک سەحرانەوەردەوە کراوەتە فارسی و هەوڵێکە بۆ زیاتر ناساندنی ئەدەب و کولتوری کوردی بەگەلان. ڕەنگە یەکێک لە هۆکارە ئاساسیەکان کە ئەم کتێبەم هەڵبژار بۆ وەرگێڕان خودی داستانەکە ناوەڕۆکی ڕۆمانەکە بوو کە لە دوو جۆغرافیای جیاوازە یەکێکیان کوردستان و ئەوەی تر سوئێد ڕووی ئەداوە چەندین شخصیەتی تایبەتی تایە کە بۆ شخصی خۆم وەکو وەرگێر گرنگایەتێکی خاصی بوو و لە ئەدەبیاتی کوردیشە بۆ من وەکو بەهەرحاڵ دیمەنێکی تازە ئاهاتە بەرچاو. وەک ئێمە ڕامان ئەوەیە کە نووسەرانی ئەمدی و نووسەرانی کە ئاشنایەتێکی زۆرتریان لەگەڵ زمانی فارسی هەیە هەوڵێکی زۆرتر بن بۆ وەرگێڕانی کتێبی کوردی بۆ سەر زمانی فارسی تا ئەو کارە زیاتر بکردرێ خەڵکانی فارس تورک و یا عەرەب بە فەرهەنگی گەلی کورد بە ئەدەبیاتی دەوڵەمەندی گەلی کورد زیاتر ئاشناوە. تک تک خوێنی بەخشی بە گوڵ. ڕێکخراوی نوێگەر بۆ گەشە پێدانی هونەری کۆڕێکی شعری بۆ کۆمەڵێک شاعیر لە چەند شوێنێکی کوردستان ساز کرد و لەژێر ناونیشانی با شەعر بکەینە سەنگەری بەرگری ئەنجامدرا. ئەو شعرانەی هەڵبژێردرا بوون زیاتر شعری نیشتیمان پەروەری بوون. ئەمڕۆ ڕێکخراوی نوێگەر کە کاروباری هونەری بە ئەنجامەگەێنێ لە شاری سلێمانی بڕیاری کەرنەڤاڵێکی نیشتیمانیدا کە بۆ کۆمەڵەیەک شاعیر لە سەر ئاستی هەر چوار شارەکەی کوردستان بیکات بە خۆشحاڵیەوە هەر لە کفری و لە هەولێر و لە هەڵەبجە و لە ناو خودی خۆی سلێمانی و قەزاناحەکانیشەوە دیارە دەستێک و گروپێکیان هەبوو بۆ هەڵبژاردننی شاعیرەکان کە ئەمانە کۆمەڵە شاعری نیشتیمان پەروەرن هەڵبەت شعری بەرگریە نووسن. بە دەبارەکانماندا دەڕوات چاومان تەنها ڕێگای سەربەستی دەبینێت. بە نیشتیمانەوە من خاوەنی دوو دایکم، یەکەم دایکی خۆم، دووەم نیشتیمان، کەواتە ئامانجی ئێمە لێرەدا ئەوەیە کە ئەو مۆراڵ ئەو بێمۆراڵی کە لە ناو ناخی هەر تاکێکە هەیە لێرەدا وردە وردە وای لێ بکەین جارێکی تر جوانی نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی. هونەری خۆشنووسی مێژوویەکی کۆنی هەیە.
جیاوازی لە نێوان جۆرەکانیشیدا هەیە لە سەرەتادا بە مەبەستی جوانکاریکردن لە نووسیندا بەکارهاتووە بەڵام لە ئێستادا تێکەڵی تابلۆ دەکرێت و بە مەبەستی جیاواز پیشان دەدرێت. علی ئەلوانی هونەرمەندێکی خەڵکی خانەقینە و لە ڕێگەی خۆشنووسیەوە تابلۆکانی زیاتر دەڕازێنێتەوە و ئەو دەڵێت هونەر بە بەردەوامی پێویستی بە گۆڕانکاری و نوێگەری هەیە. لە ساڵی 1984 ئەم هونەرەم هەڵبژار خۆم هەر وەکو مناڵێکیش بڵێن لە قوتابخان لە سەرەتایی بڵێن کاری ڕسممە کرد وێنە کێشانمە کرد یان دەستی هونەریمان هەبوو یعنی ئەم خۆمەڵام بنەماڵەکەمان بە عام هەمومان هەستێکی هونەریمان هەیە تەمان هەموو کارێکی هونەری دەبی بپارێزرێت ئەوە لەو بڵێن لەو نقطەیە تەواو ئەمە کۆتاییمان فکرەکە هێناوە بەڵام لە مەسلەی گۆڕانکاری لە هەموو ژیان ئەبێ گۆڕانکاری دەژێت جا بێنە سەر بواری هونەری کە ئێمە باز دەکەین بەڵێ من خۆم یەک لەوانم کە هەوڵم داوە و هەوڵش ئەدەم ئینشاءڵڵا زیاتر بۆ گۆڕانکاری لە خۆشنووسی چونکە کێشەیەکی فکری هەیە خلافی فکری هەیە بینی چەند خۆشنووسێک کە ئەڵێ ئەو خۆشنووسی هونەری شێوەکاری نییە بەڵام من هەوڵم داوە هەوڵشە دەم کە پێیان بڵێم نەخێر ئەوە شێوەکاریشە پیتەکان نەتوانێت قسە بکاتن هیچ فەرقێکی نییە لەگەڵ تابلۆیەکی ڕسم بە پیتەکان نەتوانین قسە بکەین ئەو قەزیە بگەینین ئەو وەزع باس بکەین بە پیت ئەتوانێت دروستکەی ئەتوانێت مەلحەمەیەک دروستکەی داستانێک دروستکەی بە پیتەکان دروستکەی کە ئێستا باوە لە هەموو دنیا لە بڵێن حتا لە ئەوروپا ئێمە کێشەیەکمان هەیە ئەبێ خۆمان فێربین سوود لە کاتی خۆمان وەرگرین سوود وەرگرتن لە کاتی خۆت ئێمە هەموو هەر کەسێک جاران باس دەکرد قسە دەکرد وەڵڵای کاکە کاتم نییە وەڵڵاهی نازام ئیشمێ وەڵڵا ئێستا تۆ لە مانگی دووەوە تەقریبان بڵێن نزیکەی 6 مانگ تۆ 6 مانگ لە ماڵ دانیشی فکرێک لە خۆت نەکەیتەوە شتێک بکەی گۆڕانکاریەکان وەکو باسم کرد تەنها مرەکەب نییە ڕەنگی ئاوین بەکارهێناوە لە کارەکان ڕەنگی ڕوونی واتە زەیتین بەکارهێناوە کە بڵێ لە خەت من زەیتین بەکارهێناوە زۆر ئەستە مەلای خەتاتەکان و لە هەمووی گرنگتر هەندێک کارم کردووە کە ئەم فرسانم بەکارهێناوە بێ ئەوەی بیبڕم چکە لە خۆشنووسیە ئەبێ زاویەکی هەبێ نەمبڕیوە ئەتیمادم کردووە لەسەر دەستی خۆت سەدەستی خۆت چۆن ئەیسونێت چۆن چ زاویەکی دەیتی بەنسبەت پرۆژەم ئینشاءڵڵا گەخوا تەمەم بدا دوایی ئەم کەرنتینە پرۆژەیەکی باشم هەیە کە وەکو پیشانگایەک بکرێ پیشانگایەکی هونەری ئەو کارانەی کە لە کەرنتینە کراوە تعبیر بکاتن لەو واقعە لەو ڕۆژە ناخۆشە لەو بەسەرهاتە ناخۆشە کە بەسەرمانەتوە لەم پێشانگایە پیشانی بدەین و پرۆژەیە دیکەم هەیە ئەوە گەورەترین کێشەیە تۆ تێبینی بکە بزانە ئەم جیلەی تازە دەست و خەتیان چۆنە
ئەو گەورەترین کێشەیە مامۆستاکەشی نەک تەنها قوتابیەکە مامۆستاکەشی اینجا ئەوە زۆر بەسیتە من ئەتوانم پرۆژەم هەیە پرۆژەم حازرە ئێستا بڕۆ بزان چ قوتابیەک شتە نووسێت توانی بخوێنیوە زۆر ئەستەمە بتوانی وشەکانی بخوێنیوە چکە بۆ ئەو شێک لە کارە ساتەکانەوە یەک لە کێشەکانەکە ئەتوانین چاکی بکەین ئێمە هونەرمەند ئەتوانین حەلی بکەین. یەکێک لە هونەرمەندە کوردانەی بە درێژایی تەمەنی خزمەتی هونەری کوردی کردو و لە سەختترین بارودۆخدا بە زمانی شیرینی کوردی گۆرانی وتووە بەیتۆجانە. ئەو خەڵکی باکووری کوردستانە و لە ساڵی 1955 لەدایک بووە. توانیوێتی موزیک و هونەری ڕەسەنی کوردی لە گۆرانیەکانیدا بپارێزێت و خۆی بە دوور بگرێت لە تێکەڵکردنی هونەری نەتەوەی تر. Ketiye dilimin xewnake ve çavimin Beytocan 1955 da li Diyarbakır li farkî hatiye dünyayê lê min ji diya pirsîm got yani ev rojbûna min rast e ne rast wala got kiro ber dahar ya nizanim ev jî nizane revena yani mekteba ewlê sesiya min farkînê xwendiye piştî çûne Diyarbakır mekteba ortê û lîseyê min wir qedand üniversiteyê li Eskişehirê îca Kurdiya wî nizam çawa dibe divêjin İktisadî Ticari İlimler Akademisi ew jî sinfa sîya da ji bo bi Kurdî stran xwin Sebra dilê xwena bînin Kadel alamın bidin min Min bi tiştane xapînin Gelin kevim gera dibim Wes pêçiya ev stran gotin jî bavê min Şêxî Welat kîbû zikir dikirin wê çaxê keke min li milê rastê ez jî li milê çepê ewa elbanê piçûk ji me re çêkiribû me jî fêra lê dixist herê bu zikrê wan Kurdî bû lê me zêde fehm neskir ew müzik di vê derda îdî ketiye mêjiyê min di alî müzîka Tirkî de en mezinê wan kî ye ez heta wê derê wan re rabûme rûniştime min ji wan re jî ez xevetîme yanî lê tu carî min bi Tirkiyê stran negotiye yani rehtine têda tesîrê min nake jî ez em derdê evînê dibêjim derdê zulmê dibêjim derdê heqsiziyê dibêjim ya jî têr nabim gere ez bêjim yani mecbûrî yani Beytocanê gele ewan çêkiriye ewan qerar daye heta bidim rûnijê ez ê ji wan re xizmet heta Ayşe şan nabılacı yani emegam sertevaye CD'ye davê dawî min jê re çêkiriye çünkü Ayşe abla ez zarokatiya xwe de wî nas dikim işte heval got herkes sîravat kî filan çima tu naxwînî Allah Allah yani qed düşüm de tune ez û xwendin düşüm de tune bû awa bû ew ê hevalê goyî le bixwîne dawiya notî yekî CD derket ne CD bû kaset bû çaxê lê nehêştin ez semerekî yani xêr kî jê bibînim
نوتو لدو بو از هاتم برا آجوی چاخی داج مید گاز 3-4 سال بمینم بزورم تو 23 سال شکر نشته نظرم انسان که به ولاد نه انسانه نه انسانه انشالله سر مزلیم بنفسینه ای بنفسینه به ولادتی پرتشکی زوره کمر فهمک آویجین ابیم نابیم گوراندی دیسته اوی سلامیه گو قصت گودار کر گو اوجی عربه بعثته خود عربی مصریه یجا البانا الاسکندرونی انطاکیای مزمونه گویا نابیم بیت الله بابیم گاوچیه حجی herhalde diyamın hamile bile. Goti eğer kırık bazı nabete değil. Beytullah, malak kode yani. İca selami go nabete nabi Arabaya, ne Kürdaya yani. Goti can da koyni, dil can da koyni. Hem bakın beyto can. Evi donuyor musa yani. Ne kriyet ki. Evi donuyor. İca bir beyto can. Elçi ahu naline dil şevti berfine Elçi ahu naline Hamal vederinci ki bedemiz mlakani ki tişki küçük bedemin hazırım vederi bakaptım. Or vederi tıkazdım bemrim. Vederi merin hoşum. Gurbeti pır zora pisa kana. Rındamım, yavramım, çen salel temme, vakçıl salel benda temme. ئەمینە عەمرێ عەبدل ناسراو بە کچا کورد ئەو خانمە نووسەرەیە کە لە ساڵەکانی هەشتاکانەوە سەرقاڵی خەبات و تێکۆشانی کوردایەتی بووە. هەر بەو هۆیەوە ناوی لێنرا کچا کورد. بەو شێوەیە نووسینەکانی لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بەو ناوەوە بڵاو دەبووە. ئەو زیاتر لە 20 بەرهەمی چاپکراوی هەیە و کۆمەڵێکی دیکەشی ئامادەی چاپن. ئەو دەڵێت پاراستنی زمانی کوردی و ئەدەبی کوردی ئەرکی منە و بەردەوام دەبم و کاری بۆ دەکەم. ئاسمانێ بیانیدا بەلاف دەبوو مندی عەورەک ji heyvêra dibû sêwan wek dîmenek jir û pelên şeva sayî bajarê min. Keça Kurd bi rastî milletê min kir. Yani dema ez zimanê Kurdî hîn bûm û min helbest tim di civata bavê xwe de dixwand û civata xebatgêra da wê demê dema ku پارتی آوا بو و براستی یعنی دناو ملت هموی ده بلا بو و جا نمازل قامش له يعني حتى وقتا از العابره بجيبوم از دهات ما قامش له و جا هموا جيران هاش هفرد قد كچكا كرد هاتو جمع كچكا كرد جبو ما كچا كرد باوین ایواره شوی رانت زه حتی دیوانه جگر خویند کرا بن سری خود نوکا سری خود دانی و بری اولوژی بکه دوی بو منوی هلبستک خونده بانا و ما پاش امراضا بانا ما چیروک دنویسی چند چیروکی مهنه نهانیزی که از وچاب بکم ما چیروک دنویسی ما ورگراندن پرتوکن اول درکتن ده پرتوکی ورگراندن عربی خویبون محمد نویسی بو باوی زاروکا محمد مل احمد خویبون نویسی بو لیه دست نویس بو لسر دفتره بو مرا بو کرا کردی وی عربی نویسی مکرا کردی و ما چاپ جی کر مل شامی چاپ کر لسر ناوک و مل بیروت چاپ کریا ده چیروک عزیز نسنجی
ئەوژیش عەرەبی وەرگەڕاندنە کوردی و ئەو ژیل سووری دیسەمە چاپکردن. پاشێژی ئەس چوومە حەجێکردنا من وێجە ژە زمانڕە و ژ ملەترە شوورەشا مەڵە مستەفا چێبوو بڕاستی جەمە بەرێ خۆدا باشوورێ کوردستانێ و زانینگەها سلێمانیە من بەشی ئەدەب و زمانی کوردی خوێن و پاشێ ئەس چوومە ناوپردان جامێرێکی درێدە ئەس دیتم دەماک وەستەنبەی لێدە دەچووم ئەوەی ئەس برمە جەم ڕەحمەتیە ئیدریس ئەس کەتمە کۆنێ ئیدریسدا و مەژێرە گوت ئەس هاتمە بخوێنم گەلکی کێفاویش مرە هات و وی من حەج مرە حازر کە باکرە فرەنسۆ وێ چاخێ نەل سلێمانیە بوو البەغدا بوو سامی عەبدوڕحمان گۆتە من فایل سلێمانیەژی بەشێ کوردی چێبوویە ماچما تێل بەغدا بمینێ و ئەس چوومە سلێمانی وێجا بڕاستی متمام نەکرد من سێ ساڵ تەنێ ساڵا سسەیە یازدەهێ ئادارێ ما بازداش سلێمانیە. هەری گرنگ ئەو بوو کومە هەلبەست بە هەلبەستێز هاتمە ناسکردن بێتر لێ پشتی هەلبەستێ ئەس بێتر هێدی ئەس عالیە زمان ڤەچوو بە عالیە زمان ڤە یعنی ئەس نها بێتر دۆزدە کتێبێ پرتوکمە دەرخستنە شەش جوا هەموو سەر زمانن شەش پرتوکی من ها سەر زمانن ئەس نها بێتر عالیە زماندا ئیتیمۆلۆگیا زمان پرتوکەکمە دەری خستیە دمژارا زماندا پرتوکەکمە دەرخستیە یعنی بێتر ئەس نەهات خەبتم دە عالیە زماندا بیرئانی نێخۆژی نەهادن ویسم و چەند چیرۆکێمە هەنەمە ئامادەکردنەش بۆ چاپ بکەم و تمجی ئەلپەیڤا کوردی ئێتیمۆلۆگیا پەیڤا کوردی دگەڕێم. نووسەری بەناوبانگی ئەمریکی واین دایر دەڵێت لە کاتی سەماکردن مەبەست گەیشتن بە خاڵێک نییە بەڵکو چێژوەرگرتنە لە هەموو هەنگاوەکانی سەماکردن ژیانیش هەر بەو شێوەیە ئێوەش بمێنن بە خێر و خۆشی.